سڵاوتان لێبێت ڕۆژانە بۆ دابینکردنی چەند لیترێک سوتەمەنی پێویستە سەردانی وێزگەکانی دابشکردنی سوتەمەنی بکەیت بۆ ئەوەی لەم ڕێگەیەوە کارەکانی ڕۆژانەمان ڕایی بکەیت بە دوواداچوونی ئەم جارەمان قسەکردنە لە سەر خراپی کوالێتی بەنزین و دەپرسین هۆکار چییە کە بەشێک لە شۆفێران نیگەرانن و لە هەمان کاتیشدا بەشێک لە شارەزایان دەڵێن شتێک لەم هەرێمە بە ناوی بەنزینەوە نییە. هەرێمی کوردستان بۆ دابینکردنی سوتەمەنی ناوخۆ پشت بە وڵاتانی دەرەوە و بە تایبەت تورکیا و ئێران دەبەستێت. بە چەشنێک زۆنی سەوز لە ئێرانەوە هاوردی دەکات و یەک تەنکەر بە ئاڕاستی هەولێر نانێرێت. بەرپرسانی هەولێریش لە تورکیاوە دەستەبەری دەکەن و بە هەمان شێوە یەک تەنکەر ڕەوانی زۆنی سەوز ناکەن. بەپی زانیاریەکانی پەیام کە لە یەکێک لە ئەندامانی لیژنی سامانە سروشتیەکانی خولی پێشووی پەرلەمانی کوردستانەوە دەستی کەوتووە زانیوێتی ئەو مادەی بە ناوی بەنزینەوە هاوردە دەکرێت بەنزین نییە بەڵکو مادەیەکی پترۆکیمیایی و لە هەرێم بە تێکەڵکردن لەگەڵ مادە پاککەرەوەکان ئۆکتانەکەی بۆ ڕێژەی پێویست بەرز دەکرێتەوە و لە پاشان بە نرخی بەنزین دەفرۆشرێت. هۆکارەکان بۆ خوراپی کوالێتی بەنزین لە هەرێمی کوردستان هەمە چەشنن بەڵام خاڵی سەرەکیان بوونی ئەم دیمەنانەیە لە هەرێمی کوردستان. ئەم دیمەنە یەکێکە لە ساحەکانی تێکەڵکردنی نەفتا و لە هەمان کاتا بە مادە چاکەرەوەکان بۆ ئەوەی بە هاوڵاتیان وەکو بەنزین بفرۆشتێتەوە. لەم بەرنمەیەدا بە دوواداچوون بۆ بوونی ئەم ساحانە دەکەین کە بەشێکی زۆر لە شارەزایان و چاودێران پێیان وایە ئەمانە نایاسایین و بە پاڵپشتی کەسانی حزبی و بازرگانی هەڵتۆقی و لە هەمان کاتا هەلپەرست بەڕێوە دەبرێن و قوربانی یەکەمیش ژینگەی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێم. دوای ئەوەی ئەو مادە پترۆکیمیاییە هاوردەی هەرێم دەکرێت دەگوازرێتەوە بۆ ساحەیەکی هاوشێوە بۆ ئەوەی تێکەڵ بە مادە پاککەرەوەکان بکرێت و لە پاشان بەسەر وێزگەکانی دابشکردنی سوتەمەنی دابش بکەن. دکتۆر پرسیارەکەم لەوەوە دەست پێ دەکەم ئێمە لە هەرێمی کوردستان خاوەنی بەنزینی؟ ئێمە لە هەرێمی کوردستان نەخاوەنی بەنزین و نەخاوەنی گازین. لە هەرێمی کوردستانە ئەوەی کە ئێستا هەیە 95 هەمووی تێکەڵێ نە دیزڵەکەمان دیزڵە و نە بەنزینەکەش کە گازۆلینە پێوترێ بەنزین. ئەی چییە؟ هەمووی لەم گۆڕەپانانە نایاسانەیە دروستەکرێ کە لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆکە هەن بە شێوەیەکی تێکەڵ چەند مادەیەکی کیمیاوی ئەهێنن تێکەڵێکن تێکەڵی نەفتایەکەن و تێکەڵی بۆ نمونە جۆرە نەفتایەکی تری کە لە پاڵاوگە نایاسایەکانەوە دەرەچێ. ئەمە گازوەلینەکە ئەمانە تێکەڵەکەن و ناوێنن بەنزین و ئەیکەنە بازارەوە. بە نمونە بۆ ئەمە کە شۆفێران و هاوڵاتیانیش ئەمە ببینن ئەبینی لە بەنزینخانەیەک بۆ بەنزینخانەیەکی تر هەمان سعرنی هەمان نرخ نییە. بەنزینی نۆرمال لە بەنزینخانەیەک ئەبینین جاروە هەیە 745 750 دینارە لە بەنزینخانەیەکی تر لە ئێستایە 900 دینارە. ئەمە ئەوە گەێنێ ئەگەر هەمان کوالیتین ئەی بۆ هەمان سعرنین کەواتە بەنزینی تێکەڵ لە کوردستانە بوونی هەیە بە ڕێژەیەکی زۆر و ئەمەش وای کردووە ڕێخۆشکەر بێ کە تا ساحەی زیاتر بکرێتەوە لەبەر ئەوەی تا بێ ڕێژەی ئۆتۆمبیل کە زیاتر بێ پێویستی بە سوتەمەنیە بێ. لە هاوشانی ئێمە دیزڵمان هەیە بۆ بار هەڵگر ئەم لە بۆ مۆلیدە ئەهلەکان کە لە ناو شار کارەبای پێدابینەکە بۆ ماڵن ئەمە دێن ئەمیش هەر تێکەڵە بەداخەوە گاز نییە دیزڵ نییە دێن تێکەڵێک دروست دەکەن بە پاشماوەی دیسان ئەو پاڵاوگە نایاسایانە کە پاشەوەی ئەی پاڵێن شتێک دروست دەبێت لە کۆتاییە ڕۆنیەکە پێوتێ ڕۆنی کارگەیان ڕۆنی معمەلیە ڕۆنی تەسفیەی پێوترێ لەگەڵ نەوتی سپی ماڵانە تێکەڵێکن ئەم جۆرێن ئەمەیان پاشەوە ڕەنگێکی قاوەیە بۆ ئەوەی ڕەنگی زەرکەن لە گۆڕەپانەکانە دێن کۆستیک بەکارەهێنن لەگەڵ ترشی گۆگردی کە ئێستی سۆفۆر کە بە بازاڕی پێوتێت تێزاب ئەمە زەردەکەن و ناوێنن گاز بۆیە ئەبینی هەر سارێکی بار هەڵگر بە ڕێەکانە تێپەڕە بێت دووکەڵێکی زۆر دەرەکە. بگەڕێنەوە بۆ سەر گازۆلینەکە گازۆلینەکەش دێن چەند مادەیەکە وەکو ڕیفۆرمەید لە ئێرانەوە دێ MTBE ئیثەرێکە لە ئێرانەوە دێ ئارۆمان هەیە لە ئێرانەوە دێ میثایل ئاسیتیت کە تەنەرە ئەویشە تێکەڵی نەفتایەکەن ئەوش لە ئێرانەوە دێ بەداخەوە ئەو سنوورانە ئەگەر بێت و کوالیتی کۆنتترۆل لەو ناوە هەبێت بەداخەواڵم ئەگەر هەبێت کوالیتی کۆنتترۆل نایڵن ئەو مادانە تێکەڵ بێت
داخلی کوردستان بێت تاوەکو ئەو ڕێگە خۆشکەرە نەبێت کە تێکەڵ دروست بێت. واتە لە هەرێمی کوردستان بنزین هاوردە ناکرێت. بنزین بە ڕێژەیەکی زۆر کەم هاورداکرێت، بە ڕێژێکی زۆر کەم. بۆیە ئەبینی لەو بنزینخانانە نۆرماڵێک بە نزیکی 1000 دینارە، بەڵام ئەو بنزینخانەی کە بە 745 و 750 بنزینی ناوخۆی و هاوردە ناکرێت. ئەم دارە هێنا بۆ بەرنامەکە ئەتەوێت چی بەبینەر بووە؟ ئەمەوێ بڵێم ئەم دارە ئەمە داری کاڵەپتۆزە، ئێمە هەمومان نەزانین ئەم دارە دارێکی سەوزە. ئەگە ببینین سەر لە زوومی کامێراکەیشەوە ئەمە ڕەش بووە. ئەمە جادی کوێ؟ ئەمە لە چەمچماڵەوە دی بەرەو سلێمانی ناحیەی تەکەی کاکەمەندمان هەیە. ئەبینی ئەمە بەڕوونی دیارە لەو دیوەی کە بە ئۆتۆمبیلی بار هەڵگرەکانی پیاتێپەڕە بێ. ئەم دارە ئاوهای لێ هاتووە کە ئەو دووکەڵە ژەهرەیە ئەیکەنە سەر جادەکە و هاوڵاتی بەشێکی هەڵەمژێ کە لەسەر ئەو جادەیە کار و کاسبی دەکەن. ڕەش بووە، ئەوش ئاوا ڕەش بووە و سەرڕای ئەوەیش ئێمە ئێستا ڤیدۆمان لایە کە ڕاگری ڕێنمایی هاتوچۆ هەیە، لەوێ ڕاگری هاتوچۆ هەیە سپیە، بەڵام لە ئەنجامی ئەم دووکەڵە ئەویش ڕەش بووە. هاوڵاتیان بە ڕوونی ئەتوان ئەمە ببینن، یعنی لەسەر ئەو شەقامە. ئیتر ئەمە بەچی ناوی بنەم ژینگە من ئەگەر بێت و بڵێم دارس بۆ نمونە دارێک بڕوێن دارە سەوزکەم لە ئەنجامە تۆ لە بنەڕەدا تۆ نەیە کە بنبڕێکی ئەو دووکەڵە بکەیت، کەواتە من ئەگە داری ساوسکەم و دارە هیچ سوودێکی نییە ئێستا، هیچ ئۆکسسیجینەیسە نادەبم بۆ ئەم گەڵایی ئێستا تەغلیف بووە بە چەند گازێک لە گازە قورسەکان، یەکێک لەوانە گازی SO2ە. ئەم گازە SO2ە لەسەر ئەم گەڵایە تەغلیف بووە، گازی ئۆکسسیجین نادا بە من. دەبەرەوەیستا ئەم دارە هیچ سوودێکی نەماوە. ئەگەر بنزینێکی پاکیش بووە ئەوە ڕوێدا؟ ئەگەر بنزینی پاک، ئەگەر گازی پاک هەبێ بە هیچ شوێمە ڕوونەدا. واتە لە ئێرانەوە و لە تورکیاشەوە نیە؟ بەڵێ. مادەی ئەدەتیڤ ئەهێنن. ڕاستە لە عالەمە بنزین ئەدەتیڤی پێویستە، لە عالەمە لە ڕووی پێترۆکیمیاییەوە چەند جارێک ئێمە لە بەرنامەکانە ئەمەمان باس کردووە، لە عالەمە لە ژێر چاودێری کەسانی پسپۆر و شارەزا و کوالیتی کۆنتترۆلی وڵاتدا بەڵێ ئەدەتیڤ زیادەکرێ بۆ ئەوەی کوالیتی بنزین چاکین، بەڵام ئێستا لێرە بە هیچ شێوەیە کوالیتی بنزین بوونی نییە. ئێرە ناوچەی تانجەرۆی لە پارێزگای سلێمانی بەڕێوەبەر و خاوەنی ئەم ساحانە خۆیان بەرهەمە پترۆکیمیاویەکە لە وڵاتانی دەرەوە هاوردە دەکەن و هەر خۆشیان کردداری تێکەڵکردنەکە ئەنجام دەدەن. لە بەرامبەریشدا بەرپرسانی باڵا لە بەرامبەر نایاساییبوونی ساحەکانیان چاوی خۆیانی لێ دەنوقێنن لەبەر ئەوەی ئەوانیش پشکێک لە داهاتی بەرهەمەکە بۆ خۆیان دەچڕن. هەندێ لەم تێکەڵکردنە ئەسڵ نایاساییان ڕێگە پێدراون لە ڕێگەی یاساوە. بۆچی ڕێگە پێدراون یاسا لەبەرکە کاریگەریەکی ڕاستە و خۆیان لەسەر تەندروستی کۆمەڵە بێت. ئەمە کاریگەریەکی ڕاستە خۆیان. بابەتی دووهەم ئەمە باسی کەم لێرە ئەمە کە مەسەم وەکو هاوڵاتیەک گرنگە. من ئێشتا بەو نرخەگرانی کە ئەم بە سوتەمەنی وەکو هاوڵاتیەک وەکو بەکارهێنەرێک بۆ کوالیتی خراپی کە دەستمەکەوێت، لەگەڵ ئەوەشە من دڵنیانیم ئەو بنزینی کە تێکرێت چ بەرهەمێکی تێکراوە، ئەوەی کە بڵێن کۆتا بەرهەمەکە لە ئەگزۆزی سیارەکەی بنوێتە دەرەوە، چ مادێکی ژەهراوی تایە، چۆن کاریگەری بێ لەسەر خۆم، لەسەر خێزانم، لەسەر دایک و باوکم، لەسەر کۆمەڵگەکەم. بەڕاستی من پرسیارێکی زۆر قورس بەس ئەوەی کە من بیستومە لە ڕێگەی ئەو پرۆگرامانەی کە هەندێکیان خۆم بەشدارییم کردوتیایە. بەڕاستی ئەمە جێگەی پرسیارێکی گەورەیە، ئایا حکوومەت خۆی لەکوێیە، یاساکانمان لەکوێیە، پەرلەمان لەکوێیە بۆی هەموو بێدەنگیێکیان هەڵبژاردو بەرامبەر بەمە. قازانج لەم کانە ئەگاتە بابی تاوان، چکە من مافی خۆمە، مافی هەموو تاکێکە لە ژینگیەکی پاکە بینیم. کاتێک ئەم مافە پێشە دەکرێت کە من پێی یاسا و بەپێی یاسا نێودەوڵەتەکانیش پارێزراوە، بە دڵنیایی ئەگاتە ڕادەی تاوان و ئەبێ یاسا تەداخلی تیا بکە و یاسا پیوەستێنێت. بۆ چارەسەرکردنی گرفتی خراپی کوالیتی بنزین پێویستە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بە باخیرە لە پاسەڕە جیهانیەکان و بنزین بکرێت و لە بەندەری ئیمامەوە کە دەکەوێتە خواروی ئێران بە تەنکە ڕەوانەی هەرێمی کوردستانی بکات، بەڵام لەبەر ئەوەی تێچووەکەی زۆرە هیچ بازرگانێک ئامادە نییە ئەو کارە بکات. بۆچی ناتوانرێت لە بەندەری فاو یاخود قەسرەوە بنزینە کوالێتەکە بە تەنکەر بۆ هەرێم بگوازرێتەوە؟
وەڵامەکەش ئەوەیە حکومەتی عێراق ڕێگە نادات بازرگانان بنزین هاوردە بکەن لەبەر ئەوە حکومەتی ناوەندی خۆی بەرهەمی دەهێنێت و بە نرخێکی گونجاو دەیخاتە بازاڕەوە. بەو هۆیەوە حکومەتی هەرێم ناچارە ئەگەر بیەوێت بنزین لە ڕێگەی بازرگانانەوە بهێنێت و کوالیەتیشی بەرز بێت پێویستە ڕێگای ترانزیتی وڵاتانی دراوسی و بەتایبەت ئێران بەکار بهێنێت. بەڵام ئەو ئەم کارە ناکات و مادە پترۆکیمیاوەکە دەکرێت و لە ساحە نایاساییەکانی کوردستان تێکەڵی دەکات لەگەڵ مادە شێرپەنجەیەکان و دواتر دەیفرۆشێتەوە. ئەو مادانە ئەبرێنە ساحەکان ئەم ساحەکانە چین بۆی بینە ڕوون ئەم ساحانە بریتینەوەی کە چەند تەنکیەکی چەند تەنکیەکی بۆن 100,000 200,000 150,000 دانراون ئەم تەنکیانە هەڵەسن دێن ماتۆڕێکیان لێبەستووە نەفتایتەکەن بە بڕێکی پێویست هەڵەسن بۆ نمونە ریفۆرمەتی تێکەن MTBE ئیتەرەکەی تێکەن هەنێ ئەمانە هەنێ جاریش مادەی قوڕقۆشمیشی تێکەن کە ئەمە مادە خەتەرەکەیە. بەڕاستی لێرەیە من ئەوە بڵێم زۆر جار کارمەندانی ئەو ساحانش ئەبن بە قوربانی بەهۆی لە ئەنجامی ئەوەی کە لە ئەنجامی نەزانی بەکارهێنانێکەوە گڕێک دەگرێت و کارمەندانی ئەو گۆڕەپانش بۆ ئەوی بژێوی ژیانی خۆی دابینکاتی لەوێ کارەکە گیانی خۆی شەخاتە مەترسیەوە. ئەوە بوو بینیمان لەم یەک دوو ڕۆژەی پێشووە کارگەیەکی قیر سوتا ئێمە ئازانین قیر بە ئاسانی ئەگەر ینی بپرسین قیر بە ئاسانی لە هەر کەسێک بپرسین بە ئاسانی گڕ ناگرێ بە ئاسانی ئاگر ناگرێ بەڵام لە کامێرای چاودێری ئەو گۆڕەپانەی کە ئەو ساحای کە قیرەکەی پیابوو یان گرپەیەکی زۆر بوو ئەم گرپەیەکی بوو لە ئەنجامی نەفتاوە بوو تەنانەت فێڵەکرێت لە قیرەکەیشە دێن ئەو نەفتای تێکەڵەکەن بۆ قیرەکە شل بێتەوە دێن گازی تێکەڵەکەن بۆ ئەوەی قیرەکە شل بێتەوە. ئێستا لە بازاڕە دوو جۆر گازمانە گازێکمانەیە پێوتێ بێئاگر گازێکشمانەیە بە ئاگرەوە ساحەکان خۆیان ناوێنن. گازی بە ئاگر چییە؟ نەفتای تێکەن بۆ ئەوەی چڕێەکەی کەمکەنەوە شلی کەنەوە بڵێن وڵا کاکە ئەمە چڕێەکەی یان تەوافەکەی ئەوەندەیە بە حسابی گازیش پێمان بفرۆشتنەوە. واتە باوەڕمان بە ئۆکتان نەبێ بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک باوەڕمان بە ئۆکتانەیە. ئێمە دووشتمان هەیە ڕۆن و مۆنمان هەیە ڕسێچ ئۆکتان نەمبەرمان هەیە لەگەڵ مۆن ئۆکتان نەمبەرە لە عالەم وەستاندار پێویستەکە هەرکی کۆ بکرێتەوە دابش دوو بکرێت ڕێژەیەک دەرچێ لە 1970 کەمتر نەبێت 1970 ڕۆنزائیدوان مۆن دابەشی دوو ئەمە قانونەکەیت و یاساکەیەتی 1970 کەمتر ئەوە نۆرمال 1970 لەبێت لەوە زیاتر بێ اینجا بەڵاو بنزینی سوپەر و بەرەو بنزینی محەسەن سێ جۆر بنزینمان هەیە بۆیە زۆربەی زۆری ئۆتۆمبیلەکان کە هاوردەی ناو کوردستانەکرێن زۆر جار ڕێک نووساوە ڕۆن زائیدمون دابەشی دوو اینجا 1970 ینی شۆفێر وازانێ هەر وەکتان 1970 نەخێر ئەوە هەردووکی کۆ کراوەتەوە دابش دوو کراوە اینجا 1970 لە ئینی ئەمریکیە ئەپی ئەمریکیە پێویستەکە ئەوە بێتە بەستاندەر بەڵام لە نەوت و کانزاکان چ لە سلێمانی چ لە هەولێر چ لە ئاستی وەزارەتی سامانە سروشتەکانیشە بە هیچ شێوەیە حساب بۆ قانونە ناکرێت. ینی چەند جار ئێمە بینیمانە سیرەکەی مۆنەکە هەرکی نووساوە بنزینێکی بۆ نمونە محەسەنە ئەگەر بنزین محەسەن بێ ئەبێ سەروی 1970 بێ ئەو دوانە کۆکەینەوە بەڵام ئێمە هاتوین هەردووکیمان کۆ کردێتەوە دابەشی دوومان کردەوە 1970 دەرچووە ینی وەکو نۆرمال دەرچوو ئەی بەچی ناوێنەی محەسەن بەس ناوە لە کوردستانە بەس ناوە. بە شێوەیەکی ڕوون بێپلانی حکومەتی ماوە بە سەرچوو لە ڕێک نەخستنی نرخ و جۆری سوتەمەنی هەست پێ دەکەین بە شێوەیەک جیاوازی نرخەکە لە نێوان شارێک بۆ شارێکی دیکە جیاوازە. دوو جۆر بنزینمان هەیە بنزینێک حکومیە و هەر لیترێک بە 750 دینارە لە بەرامبەردا بنزینی بازرگانیشمان هەیە و هەر لیترێک بە 925 دینارە. بەڵام ئەوەی جێگەی سەرسوورمانە جۆر و تەنانە نرخی بنزینەکەی زۆنی زەر لە سنووری زۆنی سەوت جیاوازترە بە چەشنێک هەر لیتر بنزین لە جۆری نۆرمال بە 750 دیناری و 850 و 950 دیناری دەفرۆشرێت. وەکو شارەزایەکی باری میکانیکی و وەکو دوکانێکیش بەرکەوتن زۆر لەگەڵ سووتانی فیلپۆمپ و لە هەمان کاتا شۆفێران هەیە وەکو ئەو تەجروبەی و ئەزمونی جەنابتان هەدانە کوالێتی بنزین لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکایە؟ وڵا لە ئاستی سپرایە دڵنیا بە لەوە چکە بنزینی کاتی خۆی چەند جایەکتر لە بەرنامەیەکدا باسم کردەوە بنزینی کاتی خۆی ساردین بەڵام بنزینی ئێستا هەم بۆنی پیسە هەم گەرمیژە بێت وەکو بخار ئەکوڵێ لەو تەنشەیە یعنی نە نیزامی ئیڤەف نیزامێکی پێڵێن ئیڤەف
هەوای ئەو تەنشە بەتاڵەکاتەوە ئەو هەوای بنزینە بەتاڵەکاتەوە ئیپاپەکەش جاریا فریان ناکرێت کە سەی تەنشەکە لابێ هەوایەکی زۆرێتە دەرەوە ئەمە دەلالت لە نەخراپی بنزینەکەکە خۆی ئەم بنزینەش یعنی تەشیدوە کە بنزین نییە هەمووی نەفتا و مەوادە تێکەڵێکرێ ناوێ ناوە بنزین دەمە نۆرمالە بە حسابەمە محەسەنە ئەمە سۆپەراگینە هەرمووی یەک بنزینە وەستا ئەو خراپبوونی فیلپۆمپانە بەشی سەرەکی ڕاستەوخۆ بۆ بنزینەکە گەڕێتەوە خراپی کوالیتەکەی 100% حاڵەتی مەسەلەی فیتۆن سووتانیش کابرا کاڵە فیتۆمپمە سووتێ زۆر جار مەسفی درەنگ گۆڕیوە زۆرمە بە هەنەڵین فیت بنزین ئێستا خۆشمان هەزار چەندها سیارەمان هەیە فیتۆمپیشی ناسووتێ بێ بنزینی ناکەین بنزینی باش نییە بڵێ بنزینی باشی تێکەین بەڵام بێ بنزینی ناکەین مەسفی زۆر گۆڕین ئەم شتانە هەیە کەواتە لە وڵاتانەی کە بنزینیان کوالیتێکی بەرزی هەیە سووتانی فیلپۆمپ ئەگەرێکی زۆر لاوە نییە ئەبەت ئیلان ئەبەت یعنی لە 1 ملیۆن سیارە لەوانە دانێک ئەویش جامە بێت یاخود ئەو ئۆتۆمبیلە دوور بێ تووشی ڕووداوێکی ڕووداوێ بشکێوتەوە ئینا بەنای سووتان بنزین نییە بەپێی ئەو پرسیار وەدەداچوونانی کردومانە ڕەنگ تعبیر لە کوالیتەکەی ناکات ڕەنگی وادی تێکرەمی ڕەنگ هەیە تێکن ناو بنزینی ئێرانی کەپس و بنزینی محەسەن و سۆپەر و نازانم لە ساڵی 2014ەوە هاوکاریکردنی حکوومەت بە پاساوی قەیرانی دارایی ڕاگیراوە هیچ جۆرە چاودێریەکی هاوردەکردنی و بەرهەمە ناکات بەو هۆیەوە ڕۆژ بە ڕۆژ نرخ و جۆری ئەو سامانە سروشتیە قراپتر دەبێت ئۆتۆمبیل لەمەوەی ڕابردا زۆر ئاگری گرتووە جەنابی دکتۆر من وەکو خۆم بۆیە ئەم کاتە مەڵبژار حەزم کردن ڕاستەخۆ و پەیامە بە بینەر بڵێم و بدەم کە کوالیتی خراپی بنزین تەنها لە هاوینانی لە سانی شەهرەمە خراپی کوالیتی بنزینە بەڵام لەوەی کاریگەریەکەی ڕاستەوخۆتر دەرکەوێت لە وەرزی هاوینە قسەکەی منیش ئەوەیە پەیوەندی بە وەرزەوە هەیە کاگوشار ئێمە شتێکمان هەیە ڤیپەر پرێشەمان هەیە لە بنزینە لە وەرزی هاوینە لە بەرەوەی گەرمە بنزین زووترە بێ بەهاڵم ئەم بنزینەکە بێ بە هەڵم لەسەر هەموو قەباغێکی بنزین دەرچەیەک هەیە وەکوتە نەفەسێکی وایە ئەوانە هەمووی کارێکە کە تەماشاکە ئەو سەر قەباغا هەمووی سوورەخوا بادرێ ینی ئەوە دەرچێکە بۆی ئەو گازە دەرچێت دەرە زۆر جار ئەگەر ئەوە لە کار بکەوێ ئەو غازە نایەتە دەرەوە ئەو گازە نایەتە دەرەوە کە نەهاتە دەرەوە قەتی سەمێنێ کە قەتیسمە ئەبێتە هۆی تەقینی تەنکیەکە و ئەبێتە هۆی ئەوەی کە ئۆتۆمبیلەکە بستێ زۆر جار ئۆتۆمبیلەکە ئەستێ لە ئەنجامی تەقینی تەنکیەکەەوە دروستە بێ زائیدەن شتێکی تر ئێمە کاتی خۆی لە پێش 2003 پێش پرۆسە ئەمان زانی کە هەمیشە بنزین ساردە بەڵام ئێستا نە لە زستانە نە لە هاوینە بنزین ساردی نەماوە بۆیە ئەم بنزین تێکەڵێ من بێنە سەر ئەوە کەواتە ئەمە دەلالەتێکە بۆ ئەوەی کە بنزین نییە بۆیە بنزین بە ساردی نەماوە بنزین لە پلەی گەرمی ئاسای 5 پلەی سلیزیە بۆیە ساردە یعنی لە 5 اینجا ئەی بەستێ لە 5 پلەی سلیزیایی بەستێ بەڵام بێتێت لە 5 تا 10 لە 5 تا 15 بنزین ئەبێ سارد بێ بۆ ئەوەی ئەو فیول پامپا کە لە ناو بنزینەکە ناو تەنکیەکەیە کە بنزین ئەنێرێ بۆ بزوێنەرەکە بۆ ئەوەی گەرم نەبێ ئەبێ ئەو بنزینە سارد بێ بەڵام ئەم تێکەڵێ وا ئەکا ئەو بنزینە گەرم بێت کە گەرم بوو چی ڕواە دێ فیول پامپەکە گەرمەکە فیول پامپی گەرم کرد چی ڕوا اینجا سوتانی ئۆتۆمبیلەکەی لێکەوێتەوە وەڕاستی بێمە سەر ئەوەی کە لە وەرزی هاوین و زستانە لە وەرزی زستانیشە زۆر جار ئۆتۆمبیل بۆ ئەستوێ ئەویش دەلالەتێکە بۆ قسەکانمان کە بنزین تێکەڵە نەفتا زۆرترین ڤیپەر پرێژەی هەیە کەواتە بنزینەکە کە ئەڵێ بۆ نمونە ڤیپەر پرێژەی لە 55 تا 60 ئەگەر ئێمە تێستی بکەین زۆر جار ئەگاتە 70 ئەگاتە 80 کەواتە بنزین نییە هەندێک تێست هەیە بەداخەوە ئێستاکە هیچ حسابێکی بۆ ناکرێت یەکێک لەوانە بۆ نمونە ئەڵێ کاکە با ئیثانۆڵ یا میثانۆڵ کوحولی هەیە کوحول هەیە ئەو کوحولانیش تێکەڵی ئەو بنزین ناکرێت تێستی بۆ ناکرێت هەندێک تێست هەیە لە بەرایەتی کانزاکانە لە سامانە سروشتەکانە ئەو تێستانە لە کار خراون بۆ ئەوەی ئەو تێستانەکرێت بۆ نمونە نووساو هێڤی مێتاڵ ئەو کانزا قورسانەیە کە هاوڵاتیان تووشی شێرپەنجاکە ینی سیدەکەی نەخۆشیەکی ئێمە خوێنمان هەیە نەخۆشیێکی سیمان هەیە مسەرتەن بڵێ
نەخۆشیێکی سی نەخۆشیێکی خوێن یعنی لوکیمیا و ئەمانە بە زۆری لە کانزا ئەو کانزا ژەهراویانەوە هەیە کە ئێمە هەڵێ مژین ڕۆژانە ینی هەمومان ژیانمان لە مەترسیات چونکە لە ژینگەیەکی پیساژین ئێمە لە بەرنمەیەکی چەند بەرنمەیەکیش ئاماژەمان بەوە کردووە هەتا 2025 ئەگەر ژینگەی کوردستان پاک نەکرێتەوە هەموو ماڵێک بەداخەوام قسەکەم شەڵا خۆی گەورە هەموو لای بپارێزێ هەموو ماڵێک کە نەخۆشیێکی کانسەریان شەپەنجێتیا بوونیە بێت یعنی ئەگە ببی سێریکەی سێری هیوا بکە ئەم هەموو نەخۆشیە لەکوێوە هات یعنی ڕاستە دەوەی بڵێن ئەی باشە ئەی بۆ جنوب هیچ نەخۆشیێکی کانسەری تیانە لەبەرەوەی خۆ ئەوان ژینگیان پیسترە بەڵێ سەری داتای نەخۆشخانەی هیوا و نانەکەلی و دووە بکە سیرەکەی داتای بەرە عەرەبەکانیش بە هەمان ئەو ڕێژە نەخۆشیێکە لە کوردستانە هەیە یعنی ئەم ژینگە پیسە وای لێ ئەکا ئێمە ژیانمان لە مەترسیەوە ئەم ژینگە پیسش لە ئەنجامی دووکەڵەوە دروستە بێ ئەم دووکەڵش کێیکە ئۆتۆمبیل لەگەڵ مۆلی دەی ناوگەڕەکەکانە ئەیکەن لەگەڵ کارگەکانە کارگە چی بەکارەهێنێ گاز بەکارەهێنێ ئۆتۆمیل چی بەکارەهێنێ دوو جۆر شتەمەنی بەکە ئەمانە هەمووی دووکەڵن لە ئەنجامی ئەم تێکەڵانەوە بەداخەوە بۆ ئەوەی کە هەندێک کەس پارەی دەستکەوێ نازانێت دوایی تووشی ماڵ و مناڵی خۆشیەکە لە ئەنجامی ئەو قازانجێک کە دەستێکەوێ ئەبێت بیدا بەو نەخۆشیی کە دوای چارەسەریش ناکری بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەولێر تەنیا لە 9 مانگی سەرەتای ئەم ساڵ 266 ئۆتۆمبیل بەهۆی خراپی کوالیتی بەنزین و فیلپەمپەوە لە سنووری شارەکە سوتاون. ئۆتۆمبیل بەداخەوە ئەمە بابەتێکە کە ئێڵێن 266 ئۆتۆمبیل لە سنووری جوگرافیای ئێمە کە هەردوو قەزاکانی کۆیە و شەقڵاوەژە گرێتە خۆی دووچاری بابەتی سووتان هاتوون بە سووتانی تەواوەتی و نیمچە سووتان و بە شێوەیەک بە پرسی ڕزگاکردنیشی تیا بووە ئەمە بابەتێکە بە جیاکاری لەگەڵ ساڵانی پێشوە ڕووداوی ئۆتۆمبیلیمان لە هەڵکشانە بۆ ژمارەگەلێکی ئێژگار زۆر و هەروەها شوێنە ئاینەکان دوو شوێن و بۆ جێگای بۆ نائینەکانمان هەبووە دووچاری زیان و دروستبوونی ڕووداوی ئاگر بوون و مۆلیدەی کارەبایی کە ئێمە مۆلیداتی ئەهلیمان هەبووە میریشمان هەبووە و 37 مۆلیدا دووچاری ئاگرکەوتنەوە هاتون گڕگرتنیان کردووە و هەروەها دارەسان و باخشا کە تایبەتە بەکەردی تایبەت و گشتی و هاوبەش کە ئێمە 143 شوێنگەمان هەبووە ئەچێتە پرسی ڕووداوی جەنگەڵیان وێڵفار ئاگرە کێویەکانە سوتەمەنی خەزانی سوتەمەنی کە یەکێکە لە ئاگرە لووتکەیەکان ئاگرە زۆر مەترسیدارەکان کە زۆر ئاریشی جۆراوجۆریمان بۆ تیمەکان دروستە بێ و لە بابەتی زامداربوون و سووتان 84 زامداربوونمان هەیە لە میانەی سەکۆی ڕووداویەکان لە شوێنوی هۆتزۆنەکان کە نقطەی دالێ ڕووداوە. خەرجی بەرهەمێنانی 1 لیتر بەنزین لە هەرێمی کوردستان 450 دینارە بەڵام لە سەروی 900 دینارەوە بە هاوڵاتیان دەفرۆشرێت پاساوی سەرەکیش بەرزی باج و ڕسوماتی حکومەتە لەسەر خاوەن وێزگەکان. لە یەکێک لە وێزگەکانی دابشکردنی سوتەمەنی لە شاری سلێمانی لەم بەنزیخانەیە 1 لیتر بەنزینی نۆرمال بە 925 دینارە لە بەرامبەردا بە دووری چەند کیلۆمەترێک بەنزیخانەیەکی دیکە هەمان جۆر کە نۆرماڵە بە 740 دینار دەفرۆشێ. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم جیاوازیەوە لە هەمان کاتە تا چەند بازاڕی هاوردەکردنی بەنزین قۆرە کراوە هاتوونەتە لای بەڕێز کاکتوانە ناسیح خاوەنی وێزگەی سوتەمەنی لە شاری سلێمانی. سڵاوتان لێبێ کاکتوانە بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ بەڕێستان. کاکتوانە ئایا لە هەرێمی کوردستان بەشێک لە شارەزایان و لە بەرنامەکەی ئێمە شاباسیان لەوە کردووە لە هەرێمی کوردستان شتێک نییە بە ناوی بەنزینەوە جەنابەت خاوەنی وێزگەیەک تا چەندەمە شڕاستەکەیتەوە یاخۆ نەکرێت بەرگری دەکات بەو شێوە گشتیە کە نا شتێک نیە بە ناوی بەنزینەوە بەڕاستی هەیە بە ناوی بەنزینەوە بەڵێ بەنزین هەیە کە کواڵێتەکەی گونجاوە لەگە ستانداردەکانی حکومەتی هەرێم و حکومەتی عراقیشە ڕێگە پێدراوە بەڵام لە بەرامبەرە لە چەند شوێنێک یا چەند ناوچەیەکی تریش هەیە بە بەنزین نەفرۆشێ بەڵام بەنزین نییە. ئەم جیاوازیە بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا هەردوو لاتان لە یەک شوێنەوە بەنزینە وەرناگرن بەبەستم یەک شوێن وەکو ساحەکانە؟ بەڵێ بە دڵنیاییەوە نەخێر بە دڵنیاییەوە نەخێر سەرچاوی
بەرهەمێنانی بنزین یەک سەرچاوە نییە ئەوە ئەگەڕێتەوە ئەگەر هەر لە پێشێکەکەی بەڕێستا ئەگەڕێتەوە سەر سعرەکەی نرخەکەی نرخی بنزین ئەگەر لێرە بە 925 دینار بێ لە شوێنێکتر بە 740 دینار بێ ئەی خێرە خەڵکیە بۆ ئێرە بنزینتێکە خێرە خەڵک هەمووی ناچێ بۆیە بنزینتێکە ئەمە گەڕێتەوە بۆ کواڵێتەکەی ئەگەڕێتەوە بۆ مەزدەری دروستکردنی بنزینەکە وەکو خاوەنی وێزگێر پێمان بڵێ ئەو بنزینەی کە بە 740 دینارە فرۆشێت لیتری بنزینە بەڕاستی نەخێر بەپێی ستانداردە نێودەوڵەتیەکان نە بەپێی ستانداردە لۆکاڵی و ناخۆییەکانیش نەخێرەوە بنزین نیە ئەمە ڕۆنەکەیە ڕۆنێکە لە پاشماوەی ئەو مەسفانەیە لە پاشماوەی ئەو پاڵاوگای نایاسانیە دەرەچێ پاش ئەوەی کە بە نایاسایی بە تێکەڵی نەفتا و بنزین و نەوتەکە تێکەڵەوە بەیەکەوە بدێتە دەرەوە دوای ئەوە گاز دێ گازۆل دیزڵ دێت دوای ئەوە ئەم جۆرە ڕۆنە دێ ڕۆنێکی مۆمی پێوترێ وە پڕی واکسە ئەمە لە ناو سەلاجەیە لە خولەزستانە ئەیبەستێ دێن چیەکەن ئەمیش نەوتە ئەو کاتە دێن لەگەڵ نەوتە ئەم ڕۆنە لەگەڵ نەوتا تێکەڵەکەن بە شێوەیەک کە بە ڕێژەیەک بۆ منە دووبەیەک بێ یان یەک بە دوو بێ بەم شێوەیە ئێستا ئەگەر تەماشای ئەمە بکەین پاش ڕاوەشاندنی جیاوازەیەکمان بۆ دەرەچێ ئەوە بوو بە گاز ئەوە ناوە گاز ئێستا پێشتر کە نەوتەکە بوو ئێستا بوو بە گاز پێشتر ئەمە ڕۆنەکە بوو لەگەڵ نەوتەکە تێکەڵیان کرد ئەمە بوو بە گازێک و ئەدرێ بەو بار هەڵگرانە کە نازانن ئەمە تێکەڵە یا تێکەڵ نییە ئەوانش ئەیسوتێن ئەمەش پڕی لە سەلفەرە ئەم سەلفەرش گازی دوانۆکسیدی گۆگرد و گازەکانی گۆگرد و دەژێتە دەرەوە ئەمانە دێن لە هەوایە لە هاوڵاتی هەڵێمژێ و ئەو نەخۆشیە و کارەساتی لێکەوە کە ڕۆژانە هاوڵاتیان سەردانی هیوای پێ دەکەن ئەمە لە ڕووی گازەکەەوە گاز بەم شێوەیە لە گۆڕەپانەکانە بەرهەم دێ بەڵام ئێمە ناتوانین زیاتر ڕێژەکەی ئێستا ڕوونکەینەوە لەبەرەوەی بۆ ئەوی کە ئێمە نەبێتە ئەم بەرنامە دەبێتەوە کە خەڵکی فێری نایاسایی بکەین. شتێکی ترمان هەیە ئەویش بنزینە کە لە هەر لە گۆڕەپانەکانە تێکەڵەکرێ ئەم بنزینە چۆن لە گۆڕەپانەکانە تێکەڵەکرێ ئەم بنزینە ئەهێنن پێشتر نەفتایە ئەمە دیاریم کردووە ئەم نەفتایە لە قادکەرەمەوە بەرهەمدێ یان لە بەسرەوە یان لە پاڵاوگە نایاسایەکانەوە ئەویش بە ڕێژەیەک نەفتای تێکەڵەکەن ئەمە نەفتاکە هێنێکەنە ناو تەنکیەکەوە پاش ئەوەی کە نەفتاکە بە ڕێژەیەک کردیانە ناو تەنکیەکەوە اینجا دێن MTB تێکەن ئەم MTB چییە؟ ئەم ئیسەرە بۆ ئەوەی ئۆکتانەکەی بەرزەوەکەن جارێکی تر ناوی بنن بە بنزین بەڵام ئەمەیەشە هەر بنزین نییە بریتە لە تێکەڵ اینجا دێن ریفۆرمەیتی تێکەن ئەم ریفۆرمەیتە لە ئێرانەوە دێ هەمەتوانن بۆنی تێبکەن هەمیش ئەتوانن کە ڕەنگی تێبکەن پاش ئەوەی کە ئەمەیان تێکرد اینجا ئەچن ئۆکتان ڕۆن و مۆنی بۆ تێستەکەن ناوێنن کە ئەم بنزینە بوو بە بنزین و کە ئۆکتانی بوو بە 92 ئەوانە پێڵێن ئەمە نۆرماڵە و ئێمە پێویست ناکە احتیمال یاخود پەیوەندی بێ بە ئۆکتانەوە ئەمە ئێستا جۆرە بنزینێک دروست بێ بە ڕێژەیە کە ئەتوانێت هاوڵاتیان لە ماڵ خۆشیان نەبێ ئەتوانێت بنزینە دروستکەوە بۆ ئۆتۆمبیلەکەی بەکاری بێنێ بەڵام کارەساتەکە ئەمەیە کە ئەو گازە قەتیسکراوە لە ناو تەنکیەکە دروستێ بە تایبەتی لە هاوینە بێتەوەی تەقینی تەنکیەکە گڕکردنی ئۆتۆمبیلەکەی یاخود ئەو گازە ژەهراوانە دروستە بێ نازانن ئێستا ئەم ریفۆرمەتە لە چی پێکاتوە یان زۆرجا قوڕقۆشمی تێکەن بۆ ئەوەی باشتر بستوێ یا ئیثەرێکی زیاتری تێکەن ئەگەر بێت و ئیثەر زیاتر بێ و کاتە زیاتر ئەسوێ بنزینەکە لەسەر هاوڵاتی زیاتر ئەکەوێ و زائیدەن ئەوەیش کە کارەساتێکی تی لەکە وەکوتم ڕێژەی گرکردنیشی زۆرترە بێ ئەم بنزینەی کە ئێستا ئێمە دروستمان کرد ئەمە ناوێنن بنزین نۆرمال ئەچن تێستێکی بۆکەن تەنها تێستی چی بۆکەن ئەڵێن ئۆکتانەکەی ئەوەندەیە بۆ نمونە ئەڕۆماتیەکەی ئەوەندەیە نایەن تێستێکی هێڤی مێتاڵی بۆکەن بۆ نمونە نایەن بزانن قوڕقۆشمی تێکراوە لیدی تێکراوە نایەن بزانن هێڤی مێتاڵی تێکراوە کارەساتەکە ئەمەیە کە تێستی هێڤی مێتاڵ لە وڵاتە ناکرێ کارەساتەکە ئەوەیە کە فلاش پۆینت بۆ ئەم گازە ناکرێ پێویستە کە فلاش پۆینتی گاز بەلایەنی کەمەوە بەلایەن لە 60 کەمتر نەبێ لە 60 کەمتر نەبوو اینجا پێوتێ گاز ئێستا ئەمەی کە من تێکەڵم کرد فلاش پۆینتی ئەمە بپێوین ئەگاتە 35 فلاش پۆینتی نەوتەکە ئەگاتە 30 کەواتە ئەمە ناوی نییە گاز ئەمە پێوتێت تێکەڵ کارەساتەوەی کە ئەبینی بەم ڕۆژگارە سارە گڕەگرێ سارە سووتێ فلپۆمپیە سووتێ زەرەر لە خەڵکەکەوێ زەرەر لە شۆفێران و سارەکانیانەکەوێ بەڵامی تر ئەوە کێ بەرپرسەلی حتمما حکومەت لێ بەرپرسە واتە هەر لایەنێک کاتێ بنزین
یاخود ئەو مادەیە لە ئێرانەوە ئەهێنە بە نمونە چکە ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی با باسی ئێران کرد ئیلا ئەبێ ساحی هەبێ بە دڵنیاییەوە ئەو لایەنەشی ساحی هەبێ ئۆتۆماتیکی هاوردەی بەنزینەکە بەڵێ بە دڵنیاییەوە چکە ئەڵتەرناتیڤی پاڵاوگەیە چکە تۆ گەر کە پاڵاوگە نەبێ بەنزینی تیان تاچکەی مەزبوری بە شێوە ناتەندروستیەکە بەنزینی تاچکەی کە تێکەڵکردنە جەنابەت هیچ کاتێک لە وڵاتانی دراوسێەوە ڕاستەوخۆ بەنزین ناوەدۆتە وێزگەکە بەڵام لە کاتێکا بووە کە ئێمە توانیمانە منافەسەی بازاڕی پێ بکەین بەڵام لە ئێستایە کە نەوت بەرزە ناتوانین لە ماوەی ڕابردوودا شۆفێران کە هێنەداتان چ گلەییەکیانێ چ ناوزایەتێکیانەیە شۆفێران گلەی لە کواڵەتی بەنزینەکەن ئەوکو کە حەقی مەشروعی خۆیانە هەج وەختێک لە هەر شوێنێک بەنزینێکی خراپ تێ بکەن ئەوان حەقی گلەییان هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی سلێمانی باشترە لە شارەکانی تر بۆ کواڵەتی بەنزین نرخەکەش چەند جۆرێکمان هەیە ئایا سوپەرەکە بە جددی لە هەمویان باشترە یاخود تەنها ناوە نەخێر سوپەرەکە بە دڵنیاییەوە لە هەمیان باشترە بەڵام چۆن باش کراوە ئەویان پرسیاریشترە شۆفێران بەرکەوتنیان لەگەڵ ئێوە چۆنە گلەیەکانیان چییە؟ زیاتر گلەیی نرخ لە ئێماکرێ لە بەرەوەی نرخ بەرزە بە دڵنیاییەوە قسێژ لە ساڵ جێی خۆیەتی حەقی خۆیەتی کە نرخەکە زۆر گرانە ینی بەراورد بە ساڵی 2021 دووقات و بەرزتر بۆتەوە بە 450 دینار تا 480 دینار بۆ بەنزین ئێستا بە 925 دینارە بەڕاستی سعرەکە زۆرە لە بەرامبەرە ئێمە سعری حکومەتی عراقیمان هەیە بە 450 دینارە نیوەی نرخی ئێرەیە لەبەرەوە خەڵک چاوی لەوەیە کە سعرەکەی بەڵێ سعرەکە زۆر زیاترە لە نرخی حکومەتی عراقی ڕۆژانە هەرێمی کوردستان پێویستی بە زیاتر لە 7 ملیۆن لیتر بەنزین هەیە بۆ ئەوەی خواستی ناوخۆ پڕ بکاتەوە بەڵام بەهۆی هاوکاری نەکردنی حکومەت و چاوچنۆکی بەشێک لە بازرگانەکان کە بەدەست لە پشتی بەرپرسانی باڵای پارتی ویکێتی هەڵتۆقیون نرخ و جۆرێتی ئەو بەرهەمە لە ئاستخواست و چاوەڕوانی هاوڵاتیان و بەتایبەت شۆفێران نییە. بەڵێ ئەتوانین بڵێن لە ئێستا سەرەکیترین کێشەی شۆفێری تەکسی بەنزینە لەبەرەوەی ئیشی سەرەکی تەکسیانی لەسەر جوڵەیە و لەسەر ڕۆشنەوە گواستنەوەی نەفەرە لە شوێنەکەەوە بۆ شوێنێکی کە لەو کاتەیە تۆ معدل یعنی بەنزین سەرفەکەی بەنزینیش کە گرانە بەڕاستی تەسیرێکی زۆریە لەسەر ژیانی شۆفێر یعنی سەیرەکەی ڕۆژانە تۆ بەنزینێکی زۆر سەرفەکەیت بەنزینیش لە ئێستا سعرەکەی زۆر بەرزە ئەبێت تۆ کرێ لەسەر ینی سەرنشین زیاکی سەرنشینیش ئەو پارەی پێ نییە سەرنشینی شەر هەمان پارەی پێشووە ینی جاران لە شوێنێکە بۆ شوێنیکە ڕۆشتی 3000 بوو بۆ نمونە ئێستا زۆر جار معاملەی دوونی ویشەکە لە بەرەوەی ئەڵێ مەعاش نییە پارەم پێ نییە خۆ ویشەکە خۆیەتی لەگەڵەوە شۆفێریش کە بەنزین گرانە ئیسفادەیەکی وا ناکات لەبەرەوە بەڕاستی لە ئێستا ئیشی تەکسی ئیشێکە ینی ئەبێ بڵێ بیکەم بە ئیشی دووەم ئەگینا ئیشێکی سەرەکی نییە بۆ هیچ کەسێک کازانیار لە ماوەی ڕابردووە ئەوەی کە تێبینی کراوە بەعام شۆفێران لەگەڵ توانە سیارەکەمان دەنگی دیکۆیە بەوەی خراپی کوالیتەکەی سەڕای جنابیش و پارە ئەدی بە بەڵزیدەکە و خۆتەڵی گرانە کوالیتەکەشی خراپە لەگەڵ کوالیتەکە معانات کێشەمان کێشەی سەرەکی بەنزین جگە لە سعرەکەی کوالێتێتی کوالێتەکەی کە کوالێتی زۆر خراپە بەڕاستی من جار بۆ لە هەفتەیە 3 جار فیلپاپم گۆڕیوە و لە ئێستا من خۆمە توانم ینی فیلپۆم بگۆڕم بە ئاسانی بەڵێ فۆڕی ماوەرگرتووە لەوە یا زۆر جار نۆزڵەکەینەوە پلاگە گۆڕین فیلپەمپە گۆڕین بڵێ هەمووی کاریگەری خراپی بەنزینەوە چەند جار معنی مەکینەمان داگرتووە ینی مەکینەی سیارەکە وەستێنیاوە و بەنزینە خراپە تەسیری بێ بۆ مەشینەکە بەنزین ڕۆنکەمەکە دوای ئەوەی کە فترێک ڕۆنکەمەکە سەوتی تێکەوێت و مەکینەکە ناچارە بی بۆی کە بیگۆڕین لەبەرەوە کوالەتی بەنزین لە ئێستا زۆر خراپە و زۆر تووشی کێشەی کردوین بە تەکید ئێمە زۆربەی ڕۆژ بە دوای ئەوە ئاگەڕین کە بەنزینی هەرزان لەکوێ هەیە یەکەم جار لەبەرەوەی ئیشەکە ینی ئەوە نەباش نیەکە تۆچی بەنزینێکی باشی تێکەی مەجبوری شتێک بۆ بگەڕێتەوە و بەنزینێکی هەرزانتری تێکەیت بەڵام سەیریشەکەی کوالەتی نزمەکە
یعنی کوالەتی نزمەکەی کێشەکەی ئەوەیە کە فیلپەمپە سووتێنێت کە تووشی کێشە دەکات زۆر جار لەبەر ئەوە زۆر جاریش بە ناچاری مەجبوری هەزاری تێکیت و بەڵتنی گرانتری تێکیت چەند جار بینیومانە کە سیارە ئاگری گرتووە لە ڕێگایە کە هاوکاری کراوە خۆمان هاوکاریمان کردو یعنی لەبەر ئەوە ئەو خەلەل لە هەیە بەڵێ بەوەی کوالەتی بەنزینەوە سیارێکی زۆر کە خەسارەتمەند بووە کە هیچ قەرەبوویەکی نییە کە حکوومەتیش هیچ قەرەبوویەکی بۆ ناکات و مەجبور خەڵکێکە بۆ یارمەتی یاوە لە ڕێگەیە هەر ئەوەیە گینا بەڵێ ئەرەوەڵا شۆفێرێکی زۆر زەرمەند بوو بۆ شێوەی ئەو بەنزینەش کە ئەشلەقێ و گەرمیەک دروستەکات غاز دروزە بێت لەو حاڵەتەیە غازەکە لە سیارەی ئەمریکیە بە عام لە سیارە نظام ئەمریکەکانە تازەکان هەرمیان نظامی ئیڤۆپەرێشنی تایە ئەو ئیڤۆپەرێشنە نظامی چییە؟ هەواکە هەڵەمژێتەوە ئەیاتەوە بەناو بدەکشنی ساردەکەیە بۆی تەنشی غاز نەکات بەڵام فریان ناکەوێت غازەکەی ئەمەنە زۆرە فریان ناکەوێت ئەگەری گرگرتن هەیە لەو کاتانە کە غاز ئەو پەم خواتەوە نییە نانەی کێشەی نییە بوو بەڵام ئەی مەترسیەکەی چییە؟ مەترسیەکەی چێوەک پێم وتی قاعدەمان هەیە تواوە تۆ کابرا کونێکی چکۆلی دەگرەوە بە چەس وارەکە هێناواتەوە دەرەوە لە غەیری نیزامە شەریکەکەەوە لەو حاڵتاکە و غازە زۆراکە لە ئەو کونەچکۆلە و بەنزینیەتە دەرەوە لە باتی هەوا کە بەنزینات دەرەوەچێتە سەر ساڵەنساکە لە بەشی دووەوە زۆربەی تەنکی لەسەر ساڵەنسایە ئەبێتە حاڵەتی گرگرتن ئەمە ئەو حاڵێکترمانەیە بۆ مەسەلەی قاعدە توانەوە فیتپۆمپی تیجاری فیتپۆمپی شەریکە ڤۆڵتەی 3 ڤۆڵتە 4 ڤۆڵتە 5 ڤۆڵتە زۆر بڕوە یاخود بارڕێی کەمە 4 بارە بەڵام فیتپۆمپی عادی خەڵکەی کڕەوە 15,000 و 10,000 و 7,000 بارەکەی چێتە ڤۆڵتەکە چێتە 7 ڤۆڵت کە پاتێکی گەورە 12 ڤۆڵتە ئەو 8 ڤۆڵت ڕاکێشێ چێ بێ لەو حاڵەتە سوورە بێتەوە قاعدا توێنێتەوە هەر لە باباری بە قۆت بێ باری بە قۆت بێت تۆ پێویست بە پەرداخی ئاوە پێویست بە تەنکەرێک نییە سیارەکەت پێویستی بە 4 بارڕە دەبارێکی بۆ بەستی هیچ زەرور نییە بۆ مڕەجعی تایجارێت و خۆپرس بە تۆ نا بڵێم بە قوترێکم سیارەکە حەزەکەی 20 باری لێ بەستە ئەو هەر 4 باری خۆی بە شانزەکەی تر بەتاڵەکاتەوە لە ڕێی 3 مڕەجع لە ناو تەنکێکەیە مڕەجع جامەتەنیشتی فلتەرەکەوەیە دوو مڕەجعیشان لە ناو فیتۆمپەکەیان ئەو نەبێت لە بەشی سەروی فیتۆمپەکەیان لە بەشی خواروی فیتۆمپەکەی بەتاڵێت سەرنجدان بۆ چیرۆکێکی ڕاستەقینە ڕادەکێشم شۆفێرێکی دانیشتوی شاری سلێمانی لە ساڵی 2017 دوای چەند خولەکێک لە پڕکردنی تەنکی ئۆتۆمبیلەکەی لە بەنزین لە ڕێکردندا ئاگر دەگرێت و تەواوی ئۆتۆمبیلەکەی دەسووتێت خۆشبەختانە خۆی سەلامەتە ئێمە مەبەستمان بوو بە شێوەیەکی مەدانی قسەی لەگەڵ بکەین بەڵام ئەو لەبەر عورفە کۆمەڵایەتێکە ئامادە نەبوو قسە بکە بەڵام چیرۆکەکەی بۆ پەیام گێڕایەوە ڕایگەیان دوای ئەوەی کە لە ساڵی 2017 ئۆتۆمبیلەکەی سوتاوە کە قەرزاریش بووە نەیتوانیوە دوای ئەوە ژیانی هاوسەرگیری پێک بهێنێ ئێستا تەمەنی بۆتە 35 ساڵ و قەرزی ئۆتۆمبیلە سوتاوەکەی داوەتەوە ئێستا کێش ئۆتۆمبیلێکی کڕیوە بەڵام ئەوتی زۆر بە دوواداچوون و هەوڵماندا کە هیچ نەبێ خاوەنی وێزگەی دابشکردی سوتەمەنیەکە یاخود خاوەنی بەنزیخانەکە هاوکاری بکەن و ئەو مصیبەتەی بەسەری هاتووە کە ئەو دەڵێ خاوەن وێزگەکە لی بەرپرسیارە لە خراپی بەنزینەکە بەڵام هیچ هاوکاریەکیان نەکردووە و تەمەنی ئەو وەکو خۆی دەڵێ بەزایەت چوو لەبەر ئەوەی لە پرۆسی هاوسەرگیری و لە هەمان کاتە تەمەنی گەنجیشی بە هەدە ڕۆی سەرڕای ئەوەی باسی لەوە کرد بەهۆی ڕووداوەکەوە تووشی گرەی دەرونی بووە ئەمە یەکێکە لەو چیرۆکانەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بەتایبەتی شۆفێران بەدەست خراپی کوالێتی بەنزینەوە تووشی بوون و دەیەهای وەکو ئەو هاوڵاتیە بوونەتە قوربان خراپی کوالێتی بەڵین سەرڕای زیانی مادی و گیانی لەسەر شۆفێران و سەرنشینان زیانی ژینگەی و تەندروستیشی هەیە بە چەشنێک لێپرسراوێکی تەندروستی لە نەخۆشخانەی هیوا دەڵێت یەکێک لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە خراپی کوالێتی بەنزین سەبارەت بە ژماری توشبووان ئەمەگەر بە زمانێکی زۆر سادە باسی بکەین لە ساڵی 2022 کە نزیکەی 3323 توشبووی نیۆمانە بۆ لە پارێزگای سلێمانی بەراوردیکەین بە 2013 چواردە کە لە پارێزگای سلێمانی نزیکەی 1000 توشبووی نیۆمان هەبووە ئەمە ئەومان پێ لە ماوەی 10 ساڵی پێشوە ژمارەی توشبووان لە پارێزگای سلێمانیە سێهێندە
زیای کردووە. بە دڵنیاییەوە هەندێک فاکتەر هەیە کە ئێمە ناتوان ڕێگرانکەین، بەڵام ئەو فاکتەرانی کە زۆر گرنگن و با بڵین ئەو مەترسیانن کە واکەن ڕێژەی توشبوون زیاتر بێت، یەکەمیان کە ڕێکخراوی تەندروستی جیهانی باسی دەکات پیسبوونی ژینگەیە. پیسبوونی ژینگە بەس باسی هەوا ناکەین، باسی خاکەکەین، باسی ئاوەکەین، بە هەمویانەوە بێکەمە کاریگەرێکی سەرەکییانە بێت. لەم پیسبوونی ژینگەیە بە دڵنیاییەوە ئێمە یەکێکین لە وڵاتانی کە ژینگەکان ژینگەی ژیانتیایە پیسبوونێکی زۆر بخۆی بێن، بەڵام زۆر بە وردی داتایکی دروستمان لەبەردەستان نییە. یعنی خۆم یەکێک لەوانی کە ئەگەڕام بۆی کە سەرچاوێکم دەستکەوێ یان پێوەرێکم دەستکەوێت کە لە هەرێمی کوردستان و عێراقا ئاماژە بۆ بە لای ئێمە ئەو ژینکی کە هەمانە چۆنە، بەڵام بەداخەوە دەست نەکەوت، بەڵام چەندین ڕێکخراوی جیهانی هەیە کە ئاماژە بۆن مەسەن پایتەختی عێراق کە بەغدایە، پایتەختی هەرێمی کوردستان کە مانیتێکن لەو شارانێک کە پیسبوونێکی زۆریان هەیە، تەنانەت بەغدایەکێک لەو شارە هەڵبژە کە خراپترین پارێزگایە لە ڕووی ژینگەوە بۆ ژیان کە بەداخەوەمە چەندین ساڵی پێشوو ئەمانە هەبوو. بە دڵنیایەوە هەرێمی کوردستانیش لەو بەدەر نییە. یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگە کە باس بکرێت تایە ژماری ئۆتۆمۆبیلەکان و کوالیتی ئۆتۆمۆبیلەکانە کە لەگەڵ ئەوەشە بە هاوتە کوالیتی ئەو سوتەمەنی کە هەیە. تاوان لێرە بەس باسی بنزین ناکەین، باسی گازۆیی لەکەین کە مۆلدەکانش بەکارهێن و باسی کوالیتی نەوتی شەکەین کە لە ماڵەکانە بەکارچکەم، باسی ژینگەکەین، باسی پیسبوونی ژینگاکەین، باسی پیسبوونی ژینگی دەروی ماڵی بەتەنیا ناکەین، باسی ئەوەی ناوماڵی شەکەین کە ئێستا لە زۆربەی ماڵەکانە پشتە پێستین بە سۆپایی نەوتە کە ئەمەش یەکێکە سەرچاوە گرنگەکان بۆ پیسبوون. گرانی و کەمی و خراپی و جۆری سوتەمەنی بەتایبەت بەنزین لە کاتێکدایە هەرێمی کوردستان لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا بە بۆری نەوتی خاوی بۆ وڵاتانی جیهان لە ڕێگەی بەندەری جیهانە و دابین کردووە. بەڵام دانیشتوانەکەی نەک هەر بە هەرزان ئەو بەرهەمەیان دەست ناکەوێت، بەڵکو زۆر کات خودی بەرهەمەکەش کەم دەبێتەوە، دەبێت چەندین کاتژمێر لە چاوەڕوانیدا بمێننەوە بۆ ئەوەی چەند لیترێک بەنزینی کوالێتی خراپیان دەست بکەوێت. بەپی بە دوواداچوونەکانی پەیام شوێنی بەنزیخانە لە ناوەندی پارێزگای سلێمانی هەبووە، 2 ملیۆن دۆلاری پێدراوە. ئەم ڕێژەیەش ئەو زانیاریەمان بۆ پشتڕاست دەکاتەوە کە بازاڕی سوتەمەنی قۆرە کراوە و بازرگانان خێرێکی بێشومان لەو کارە دەکەن و هۆکارەکەشی چاودێری نەکردنی حکوومەت و خواستی زۆری هاوڵاتیانە بۆ ئەو بەرهەمە. بەشێک لە خەڵکی وڵاتیان دەڵێن بەنزینی ئەو کات تەنانەت بۆنەکەشی خۆش بۆنی زۆر خۆش بوو، بەڵام بەنزینە سەرێشەیە کە تووشەکە حەوی چارەسەرەنا. یانێمە سیارە هەبووە کابرا قاعدەی فتۆمبەکەی هێنا ملیا داینیشتم لەسەر مێزەکە داینەوە بێزاری کردم بۆنەکەی سەرێ هێشێنێ بێت تااقەتەکە تەنگە نەفەستەکە. ئامێری نۆزڵەکانە بینین کە پاگشتکردنەوەی بۆکەن، ئەمەش بەتەکید هەر پەیوەندی بە خراپی کوالتی بەنزینەکەەوە هەیە. 100% پەیوەندی هەیە بۆ، بەڵام سارەیش کۆنیش بە عام تەنکیان ئاسنە. ئێستا بە مروری زەمان ئەو تەنکیامەە بەنزینی تێچوو و ئیشی کردووە ژەنگە کات. ئەم ژەنگە چیەکایەتە ناو نۆزڵەکانەوە، نۆزڵەکان پیسەکە. بەرنامەی بە دوواداچوون زانیوێتی جۆرە مادەیە کە بۆ پاکشکردنەوەی بۆری نەوتی پاڵاوگەکان بەکاردەهێنرا لە ئێستادا تێکەڵ بە نەفتە و مادە پاکەرەوەکان دەکرێت و بەنزینی لێبەرهەم دێت کە خراپترین یان مادی بێنزەکە هۆکاری ڕاستەوخۆی توشبوونە بە نەخۆشی شێرپەنجەییەکان. سەر ڕای خراپی مادەکان، بەڵام هیچ مەرجێکی تەندروستی بۆ کرێکاران و کارمەندانی ئەو ساحانە دابین نەکرا و بۆ هۆیەوە توشبوونی ئەو کارمەندانە بە نەخۆشیە کوشندەکان لە هەر کەسێکی دیکە زیاترە. ویزەکانە ویزەکانی بنزینە یان ویزەکانی سوتەمەنیەکانی کارەکەن یان لە پاڵاوگە و کارگەکانی بەرهەمهێنانی بەرهەمەکانی سوتەمەنی کارەکەن. لێرە چاودێری تەندروستی ئەمانە زۆر گرنگە. من نەک لە وڵاتە پێشکەوتنەکانە بەڵکو لە یاسای تەندروستی عێراقیشە ئەمە فەرز کرا بەسەر کۆمپانیایە کە بێ پزیشکێکی پسپۆریان هەبێت کە چاودێری تەندروستی ئەم کرێکارانە بکە بۆی کە بزانین ئەم مادانی مەسەن حکوومەتمان مادەی ڕەساسمان هەیە یان ئەو مادانی کە زەرەر زیان بە تەندروستی کارمەندەکان نەگەێنێ چاودێریان کات کە هەندێک کاتە پێویست وایە ڕووی تەندروستیەوە کاگاتە ئاستێکی دیاریکراوە ئەبێ کارمەندە لەم کارە بۆستیان دوور بکرێتەوە شوێنێکی بگێزێتەوە بۆ کەمە ئەوەی من زانیاریم هەبێت ئەمە هێشتا پەیڕەو نەکراوە لای ئێمە لەبەرەوە بەرچاوڕوون نییە ئەم کارمەندانە کە
کێ چاودێریانەکە چۆن چاودێریەکردن ئایا چاودێریەکردن یاننا بە دڵنیاییەوە کە بزانیانی هەبێت تا ئێستا ئەم سیستەمە پەیڕۆ نەکراوم یاسایش بەڕاستی پشتگوێ خراوە. جگە لەمە بابینەوە سە سوتەمەنی خۆی کاریگەریەکانی چۆمە جگەلەوەی کە بەرکەوتن کە باسمان کرد بەرکەوتنێکی ڕاستەوخۆ کامە لە ڕێگەی مەسەرەن هەڵمژینەوە لە ڕێی هەلاک کۆندامی هەناسەوە یان بەرکەوتن لە ڕێی پێستەوە هەڵمژینەوە ئەمە کانزە قورسەکانی ئەو کە مادانی کە مەسەن شێپەنجە دروستەکەن یان زیان بەخشن بە تەندروستی مرۆڤ ئەمانە بەکەن بەڵام بە شێوەیەکی گشتی با بڵێ ئێمە ژمارەی بێشمار ئۆتۆمبیلمان هەیە لەناو هەرێمی کوردستانە با بڵێن ئەو مۆلیدانەمان هەیە کە لە گەڕەکانە هەن کە بەرهەمی وزەکار بە بەرهەمیهێنن بە بەکارهێنانی سوتەمەنی لێرە کاریگەری سەرەکی مەسن ئەوەی کە لە ژینگە ڕۆیە کاریگەری گەرمیان هەیە کامەش مەسەن دو ئۆکسیدی کاربۆن لەگەڵ گازی میسان دەرێن ئەمە کاریگەریەکەم پێڵن گرین هاوس ئەوەی کە بڵێن احتیباسی حراری ئەوەی کە بەداخەوە ڕێکخراوی تەندروستی جیهان لەم ساڵە باسی لەوە کرد کە زەوی لە پیسبوونی ژینگە و قەتیزبوونی گەرما تێپارێکی چۆ پلەی کوڵانەوە کە کاریگەریکەشمان هەمووان بین هەموو وڵاتەکانی جیهانە کە هیچ کەس بەدەر نەبوولەوە. جگە لەمە کارگەری دووەمی هەیە ئەو بەرهەمانەی کە زۆر ناتەندروستن یان زیان بەخشن کە ڕاستەخۆ خرێتە هەواوە ئەمە لە ڕێگەی کۆندامی هەناسە هەڵمژینەوە ئەمە ئەچێتە ناو سیەکانمانەوە و تێکەڵی لەشمانە بێش ئەمانش بەداخەوە ئێمە نازانین لە چ پێوەرەکەم بەس بە دڵنیای لە پێوەرەی تەندروستانی چکە ئێمە هەموو مۆلیدەمان هەیە کە ئیشەکە هەموو ئۆتۆمبیلمان هەیە کە بێت چاودێری. لە بازار و شوێنە گشتیەکان بەنزینی ئێرانی بە مەرجی کوالیتی بەرز دەفرۆشرێت بەڵام بەشێک لە شارەزایان دەڵێن هەندێک لەو بەنزینانە تەنیا ڕەنگە و هیچ مەرجێکی کوالیتی تێدا نییە. بۆ نمونە بەنزین لەسەر شەقامەکان ئەفرۆشێ ئەمە بەنزینی کەرکووکە ئەمە بەنزینی کەرکوویش خۆ لە کورسانەوە ڕۆتەوە بۆ کەرکوو. ئەی بەنزینی ئێرانی بەنزینی ئێرانی ئەو تێستانی کە بۆ یەکێ بەشێکی ڕەنگن بەشێکی ڕەنگن دەبە هاتووە ئێمە خۆمان تێستمان کردووە دەبەیەکی بۆ نمونە هیچ شەفاف نەبووە دەبەیەکی سەوزێ ئێستا زۆربەی لەسەر جادەکان هەیە هەڵمان بچڕیوە وتێتی ئەمە کەپسە پێشەوە من خۆم ینی بەکارم هێناوتم بۆ نمە بریکە ناو ئۆتۆمبیلەکەەوە پاشەوە لە بنی ئاو هەبووە ینی تۆ سێرەکەی مازانی ئاو ژێر بەنزینەکەوێ لە چێ ژێرەوە هەشە لەوە چێ ئەسلی بێ بە قاچاق لە ئێرانەوە هات بەشێکی بەڵێ بڵێ ناتوانین ئێمە زەربی سفری بکەین زەربی سفری ناکەین بەنزینی باشی بەڵێ بەنزینی باشە بەڵام ئێمە هۆشداری دێنە ئەوەی کە ئەو دەبانەی کە هیچ شەفافیەکی تیانە نازانین لە ژێرەوە چی تایە ئەوەشی کە شەفا بێ مەرج نییە هاوڵاتێک بە چاو بزانێوانی بەڵێ بڵێ ئەبێت بۆ نمونە نیوەی ئەو گاڵۆنی کە بەتاڵی کرد بۆستێک بزانە دوای ئەو بەنزینە یان تێستی کە تۆنزێکی بڕشێنە بکە بە دەستیا وەکو هەر تێستێکی ئاسایی بەڵام ئەو بەنزینانی ئێستا لەسەر شەقامەکان هێناوێنن بەنزین ئێرانی بەشێکی غەشی تیاکرێ ئەو غەشە چییە؟ هەر بەنزینەکەی کەرکووکە دێن پاودەرێکی سوور هەیە لە بازارە من لەبەر ئەوەی کە نەبێتە ڕێکلامەوە نەبێتە ئەوەی کە هەموو خەڵکێک چاوی لێ بکە ئەو سوورە بەکارە هێنن دێن چی لێکن هاوشێوەی بەنزینە ئێرانێکی دەکەن خەڵوازانێ بەس بەڕنگ نەخێر ئێمە نابێت بتەنها بەڕنگ ئێمە ینی بڕیار بنێ وەکو گازەکە هەشتێک زەربوو ناتوانین بڵێن ئێمە گازە لە بەرنامەی بە دوواداچوونی ئەم جارەدا تایبەت بە بەنزین و سوتەمەنی بۆمان ڕوون بوویەوە شتێک بە ناوی بەنزین لە هەرێمی کوردستاندا نییە بەڵکو تێکەڵەیەکە و بە ناوی بەنزینەوە بە هاوڵاتیان و شۆفێران دەفرۆشرێت لە بەرامبەردا ئەو بەشەی کە بەرگری لە بوونی بەنزین و لە هەمان کاتا خاوەنی وێزگەکانی دابەشکردنی سوتەمەنی و بازرگانن دەڵێن نەخێر بەنزین هەیە بەڵام لە هەمان کاتیشدا ئەو بەنزینانەی کە بە 640 دیناری لیتی دەفرۆشرێ ئەوانە بەنزین نین کەسیش لەم نێوەندەدا خۆی بە بەرپرسیاری سەرەکی نازانێت و قوربانی یەکەمیش تۆی هاوڵاتیت تا بە یەگەیشتنەوە و دیدارێکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاردا زایە ناکەن